الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا درێژەی دەرسەکانمان لە شەرحی 40 نەوەوی گەیشتینە فەرمودەی 26ەم. ئەو فەرمودەیە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم كل سلام من الناس عليه صدقة كل يوم تطلع فيه الشمس تعدل بين اثنين صدقة وتعين الرجل في دابته فتحمل له عليها أو ترفع له عليها متاعه صدقة والكلمة الطيبة صدقة وبكل خطوة تمشيها إلى الصلاة صدقة وتميط الأذى عن الطريق صدقة. رواه البخاري ومسلم. ئەو فەرمودەیە یەکێکە لەو فەرمودانەی کە ڕێی چاکە و چاکەکاری پیشانی ئێمەی ئیماندار و موسڵمان دەدا. لەبەرەوە دنیا عمر فرسەتێکە بۆ کردنەوەی فەضائیل و چاکەکان. بخۆمان نازانین خوای گەورە تەبارەک و تەعالە عمری چەند پێداوین، نازانین چەند دەژین لەو دنیایدا. لەبەرەوەی گرینگە ئینسان ئەو عمرەی خۆی بە فرسەت بزانێتن و چاکە بکاتن. چاکە یەک شت زۆر گرینگە لە بیرمان نەچێ، دائیمەن نیەتی لەگەڵدا بێت. هەر ئیشێکی دەکەی نیەتی لەگەڵدا بێت، ئەو نیەتە ئەو حەڕەکات و سەکەنات و هەڵس و کەوتت دەکاتە عیبادەت. یعنی کاتێکە تۆ دڕچێک لەسەر جادەلا دەدەی، بەردێک لەسەر جادەلا دەدەی، ئەو بەردە هەروەلامە دەهاکە زایی نیەتەکەی بێنە. ئەو بەردە بۆی لا دەدەم خوایە بۆی کە لە بن تای سیارەیەکی دەرنەپەڕیتن و زەلامێکی نەکەی برینداری نەکاتن، و لەبەر ئەوەی لا دەدەم کە بەشێکە لە ئیمان، بەشێکە لە ئیمان. قسەیەکی خۆش زەردەخەنەیەک لەگەڵ مقابلەکەم دەکەم، نیەتەکەی بۆ حاضر دەکەم، ئەو زەردەخەنەیەم بۆ ئەوەیە کە دڵخۆشی مقابلەکە و برایەکەم بکەم بە ڕووی خۆش، کە بەشێکە لە چاکەی. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم. چاکە و فەضائیل ئەگە تەماشە بکەن لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جۆرا و جۆرن. یعنی تەرکیزی لەسەر شتێک نەکردوتەوە بڵێ بەس لەسەر عیبادەت، بەس لەسەر خواپەرستی. هاوکاریکردن و دەستبارگرتن بۆ خەڵکیش چاکە و حەسەنات و فەضائیلی زۆری لەسەرە. حتا لەگەڵ حەیوانات، لەگەڵ ئاژەڵ، لەگەڵ جیرانەکان. ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکی سەحیحدا دەفەرمێ باسی ئافرەتێکیان بۆ کرد، فەرمیانی پێغەمبەری خوا و ئافرەتە نوێژی باش دەکا، شەو نوێژی چاک دەکا، بەڵام تؤذی جارەها، ئەزیەتی جیرانەکەی دەدات. ئێنەی فەرموو قەیدی ناکە وەڵای مادام شەو نوێژان دەکات و مادام با گورگ بێت و بەربێتە گیانی خەڵکی. فەرمووی هیە فی النار، لەناو ئاگری دۆزەخ. لە مقابلدا ئافرەتێکی داوێن پیس کە ئاوا لە فەرمودەکاندا هاتووە، بەزەی بە سەگێکدا دێتەوە، سەگ لە سەحرایەک بیرێک دەبێت، تێنی دەبێت دەچێتە خوارەوە بۆ خۆی ئاو دەخواتەوە، دێتە دەرەوە تەماشا دەکات، سەگێک قەپار لە خۆڵ دەدا، لە تینوێتیان خۆڵەکەی ئەوە دەکات، دەچێتە خوارەوە بە پێڵاوەکەی خۆی بە خوفەکەی خۆی ئاوی بۆ دێنی تو دەیداتێ. دەفەرمێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێی خۆش بۆ عەفوی کرد لەسەر ئەو چاکەی کە لەگەڵ ئەو سەگەی کرد. ئەدیگە لەگەڵ ئینسانێکی بکەیت، جاو ئینسانە ئیماندار بیان ئیماندار نەبێ. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم، ئینسانی ئیماندار دەبێت کانگای فەضائیل و چاکە بێ. باوەڕتان بێ هەندی خەڵک بە چاکە و فەضائیلی ئێمە سەرسام دەبێت و موسڵمان دەبێت، کەمتر وایە بە محازەرە و بە قسەی گەورە گەورە و قسەی فابریقە و قسە ڕازاندنەوە ئەوانە بێت. ئەمڕۆ بۆ تەماشا دەکەین لە تاریخی ئیسلامی
گەورەترین دەوڵەتی مسلمان نشین بە چ مسلمان بوو؟ بە ئەخلاق و ڕەوشتی تاجیرەکان. هیچ جەیشی مسلمانان و فتوحاتی ئیسلامی نەگەیشتۆتە وێندەرێ، نەچوون کاکە بڵێ وڵات جەیشێکی عەرەمڕەمیان ناربیت و دەورەی خەڵکیان گربیت و کابرا لە ترسان مسلمان بوو بێت. ئەمڕۆ کەم وایە ببینین لە عالەمی ئیسلامی، لە دەرەوە دەبینین ئەلحەمدولیلا جێی دڵخۆشیە، لە دەرەوە خەڵکێک مسلمان دەبێ بە ئەخلاق و ڕەوشتی مسلمانان، بەڵام لە ناو خودی عالەمی ئیسلامی جوولەکەی لێ نەسرانی لێە، کەم وایە کابرا هات بیتن بڵێ وڵا کاکە من لەبەر ئەخلاق و ڕەوشتی فڵان کە مسلمانەی ئیعلانی مسلمانەتی خۆم کردووە، بەو خوای دەبێ بە ئەخلاق و ڕەوشتی خۆمان دابچینەوە لە معاملە و لە هەڵسو کەوت و لە ژیانی ڕۆژانەماندا. لەبەرەوە ئیسلام ئەوەندەی کە تەطبیقە، ئەوەندەی کە عەمەلە، ئەوە نییە بڵێ وڵا کابرا نصوص بێت و لەبەری کەوتا و کۆتایی پێ بێتن، دەبێ بیکێ کردەوە و عەمەل. جا لەبەرەوەی پێویستمان بە ئەو ئەخلاقیاتانەیە بیجێڕینەوە بۆ خۆمان بۆی کە بتوانین دەور و تەئسیرەیەکی چاک دروستکەین لە دەوروبەری خۆماندا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كل سلام من الناس عليه صدقة. سلامی جمگا یعنی ئێسک، ئەو ئێسکانەی کە لێک زیاد دەبنەوە. ئێستا ئەوە سولامی پێدەگوترێتن، ئەوە سولامیە، ئەوە سولامیە، ئەوانە هەمووی ئەو جمگانە. مفصل مەفاصل باشە. عولەما دەفەرمون هەر لە حەدیثێکیان هێناوە، حەدیثەکە دەفەرمێتن ئینسان 360 مفصل و 360 جمگەی هەن، یعنی گەر لێکیان بکەیەوە جا هەر لە کەللەسەریەوە تا دەگاتە پێیەکان 360 جمگەیە. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لە مقابلی ئەو جمگانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی داوین هەموو ڕۆژێ دەبێت سەدەقەیەکی بکەیت. بە کەس ئەکرێ؟ ناکرێت. بەڵام ئەها دائیمەن شەریعەت چی داناوە؟ مەخرەجی داناوە. زۆر گرینگە کوڕینە لە هەر شوێنێکی کە قەزیەکی شەرعیتان بینی گوتیان وەڵا کاکەوە هیچ چارەسەری نییە ووانی خەڵک نازانیت، ئیلا مەخرەجێکی هەیە، ئیلا فتوایەکی هەیە، بەڵام ئەم نەمانزانیوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی دیکەدا کە هاوڵانیش فەرمیانەی پێغەمبەری خوا جاوە بەچێ دەکرێتن هەموو ڕۆژێ، ئیوای فەقیرە پێی ناکرێت، چونکە دەفەرمێ كل سلام من الناس. جاها تایبەتیشی نەکردووە کوڕینە، بەس ناسەکەی لێرانە لەبەرەوەی کە لە حەدیثەکەی دیکە باسی سەڵات الضحا دەکا، وەڵڵاهی حەقی وا غەیری مسلمانانیش کاورا کە خوای گەورە جسمێکی سەلیمانە هەموو ڕۆژێ سەدەقەیەکی بکات، شەت و خوارنی، بەشە لە شەل ناڕۆی، ئیلاڵنی، ئیچوێرنی. لەبەرەوە دەفەرمێ لە مقابلی ئەو جمگانە کە خوای پەروەردگار پێی داوی حەرەکات و سەکەناتی زۆری پێ دەکەی، ئەنگۆ بەس وەرن تەماشەکەن ها، بەس ئەو حەرەکاتانەی کە بەدەستی دەکەی 1001 ئیشی پێ دەکرێت. ئەگەر ئاوە ڕاست و ڕاستبارە چت پێ دەکرا؟ ها ئەگەر هەر کوچە قوێت بەکاری نابایە هیچ نەنانت پێ دەخورا، نە ئاوت پێ دەخوراوە، نە تۆقەت پێ دەگەڵ کەزە ڕاست ڕق و شک دەبوو. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ جا ئینشاءڵڵا ئامۆژگاری بێ بۆ خۆم و بۆ ئێوەش، بۆ ئەو خوشک و برایانەی کە گوێشمان لێ ڕادەگرن، ئەگەر تا ئێستانە کە ئەو سەدەقەمان نەکردو کەم تەرخەمین، پێچەوانەی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا جوولاوینەوە. دەڵێ وەڵا مامۆستا جاکوات بەچێ دەکرێت ئەو سەدەقەی؟ با بە هەمانمان دەکرێت. چییە سەدەقەکە؟ سەڵات الضحایە، چێشتەنگاو، 4 ڕکعات 2 ڕکعاتی چێشتەنگاوی بکە، ئەوە جارێ لە مقابلی ئەو هەموو 360 جمگەی کە خوای پەروەردگار پێی داوی کە بە ساغ و سەلیمی ئیش دەکەن، حەرەکەت دەکەن، بە خێر و سەدەقەت بۆ حیساب دەبێت. ئەدی دەڵێ مامۆستا ئیوای دەستە چ پێوە نییە، ێ باشە بە ئەوە کەی بکاتم سوپاسی بکە کە دەستی دیکەی لێ وەرنەگرتوتەوە، قاچە چی پێوە نییە، سوپاسی خوای گەورە بکە کە قاچەکەی دیکەی لێ، ئیوای هەردوو قاچی پێوە نین. ئەوجا یعنی ئینسان چەند سوپاس و ستایشی نیعمەتەکانی خوای گەورە بکاتن، خوای گەورە بۆی زیاد دەکات. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. ئەوجا برا بە ڕێزەکانی خۆم، ئینسان کە خۆی لێ ڕاهینا لەوانەیە تۆزێ قوڕس بێ یەکەم جار، بەڵام ئینسان کە لێ ڕاهات ناتوانێتن بەبێ
سەڵات الضحا لە ماڵی بێتە دەرەوە لەبەرەوە دەزانیتن ئەو جومگانە دەبێت سەدەقەیان بۆ بکەی کابرا منداڵێکی دەبێت دەڵێ عەقیقەی بۆ بکە خێرێکی گەورەی بۆ بکە یان خوای گەورە شتێکە دەداتە سەدەقەی گەورەترین نیعمەتی پێداوی سەدەقەکەی بۆ بکە سەدەقەش داوای پارەت لێ ناکات 4 ڕکعات 6 ڕکعات 8 ڕکعات چەندت پێ دەکرێت 2 ڕکعات چەندت پێ دەکرێت سەڵات الضحا بکە بۆی کە بەو سەدەقەت بۆ حیساب بێ ئەو جا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام هەمووشی دیاری کردو بە هەموو ڕۆژێک دەفەرمێ صدقة كل يوم تطلع فيه الشمس هەر ڕۆژێک هەستایەوە تەماشەت کرد ڕۆژێکی نوێ ئەتۆ سەدەقەکەی خۆ لە زیاتی ئەو مەفسەلانە پێشکەش بەخوای پەروەردگار بکە تەبارەک وتعالە ئەو جا دێتە سەر خاڵێکی دیکە دەفەرمێ تعدیل بین اثنين صدقة دوو کەس دەبینی کێشەیانە بڕۆ ناو بژیوانیان بکە ئێرە کاکە کێشەتان لەسەر چییە کورە بەخوا و دنیای ئەوەندەی نانیتن کێشەکەیان بۆ حەلکە ئەگە بە تو هەڵ دەکرێت زاری وایە دەبینی کابرا لەسەر 5,000 زەلا ماکوژرێتە کاکە ڕاستە من 5,000 ئێرە 5,000 برا بڕۆ کاچ لەسەر کێشەیەکی حدودیە قیسپیا لێرە چەقانیە کابرا بۆتە قیسپی مەلای مەشهور لێرانە ئەوە ناکاتن ناوی چییە هەڵی ناقەنینیتن کە دەزانی گوێت لێ ڕادەگرن کۆڕ بابە لە خوای بترسێت زاری ئەوەندەیەت و زاری و چی لێ دەچەقینی بەکەلک چ دێتن کاکە ئەلێرانە بیچەقینەوە دەیان شەڕ لەسەر ئەوەی دروست بووە لەسەر سڕی ئاوێ لەسەر نزانم چۆ لە گوندان زیاتر کەواتە هەر کاتێک مشکلەیەکت بین مەڵێ کێشەی من نیە برا عەزیزەکانی خۆ با ئینسان مصلح بێ واصلحوا ذات بينكم والصلح خير بڕۆ دوو قسەی خێری تێدا بکە نێڵی بڵێ کۆڕە دە لێگەر باەک دیکە بگژن چکەی وای ئەوەیتی وەرە لێگەرە ڕەبی دنیا کاو لەبوو لەیگەرە باتێک بەر و خەڵکە لە هەندەی چاکە وەڵا خەڵک لە هەندەی چاک نیە خەڵک لە هەندەی چاکە سوڵحیان بکەی ئامۆژگاریان بکەی و نسحەتیان بکەی ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وتعين الرجل في دابته فتحمل له عليها أو ترفع له عليها متاعه صدقة کابرا هەڵبگری لە ڕێیەکی دەیبینی ئێستانەکە بە سیارەت پێ دەستە شوێنێکی شتی بۆ هەڵبگری هاوکاری بکەی ئەوە شەڕ سەدەقە و خێرە و دەفەرمێ والكلمة الطيبة صدقة قسەی باش قسەی چاک قسەی خێر بۆ خەڵکی سەدەقەیە و هەر هەنگاوێک دەڕۆی بۆ مزگەوت بۆ نوێژ کە دوێنێکەش باسمان کرد سەدەقەیە خێرە و لادانی ئەو شتە خراپانە بەردە دارە دڕکە لە قەدارێکە هاتۆتۆ سەر ڕێگا دەیبڕی لادانی ئەو هەمانە هەمووی خێر و سەدەقەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی بەیان کردوین خوا زیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە موفقمان بکە و هیدایەتمان بدا بۆ ئیشی چاک بۆ ئیشی خێر و بۆ ئیشی چاکتر لەو ئیشە چاکانەی کە ئەنجامی دەدەین بۆی کە پلە و پایەمان بەرز بێتەوە و پلە و پایەمان خوای گەورە فردەوسی عەلامان بە قسمەت بکە والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه